ومن ثم عزف النشيد الوطني العراقي لتبدأ بعد ذلك الأعمال المؤتمر التأسيسي للجبهة، والتي تم فيها قراءة البرنامج السياسي والنظام داخل الحزب، ليتم بعد ذلك التصويت عليها بأغلبية مطلقة من قبل أعضاء المؤتمر. بعد ذلك تم انتخاب هيئة إدارية بين عدد من المرشحين بالانتخاب الحر المباشر الذي تمخذ عن انتخاب 4 عناصر نسوية، هن تغريد أكرم قاسم، هناء محمد نوري، نيغار نوزاد أحمد، نيفين جمال أسعد، وأحد عشر أعضاء من ذكور هم سروان سعيد محمد، عادل عثمان محمد، سعدون شهاب أحمد، فيصل غازي محمد، إسماعيل عبد الله بيروت، فرحان كنان الزهيان، ديار شاكر شريف، أسعد حامد رياح العبادي، فاهم جمال زوراب، محمد محيسن معيلي، قتيبة إبراهيم حسين. أنا كان بخير بين ئێمە وەکو ژنیش بەشداری کۆنگرەی تێکۆشانی دیموکراتیمان کرد، ژمارەیەکی زۆر ژن بەشداریان کرد لە کۆنگرەکە لە بەڕێوەبەرایەتیشە جێگەمان گرتووە. تێکۆشانی ئێمە وەکو ژن بۆ ئازادی ژنانە، ئازادی ژن واتە ئازادی کۆمەڵگا. ئێمەی ژن تێدەکۆشین بۆ ئازادی ژنان و دادپەروەری و یەکسانی ژنان. ئەم بەرەیە گرنگێکی زۆری بە ژن داوە، گرنگێکی بەرچاوی هەیە بۆ ئازادی ژنان و تێکۆشانی ژنان. کۆنگرەی کە لە شاری کەرکووک ئەنجام درا، ینی شێوازێکی نەی سیاسەتکردن بوو لە سەرتاسەری عێراقا بە بەشداری هەموو پێکاتەکانی عێراق، برایانی عەرەب و کورد و هەتا تروکمان، هەتا کلد و ئاشووری بۆ خۆیان بەشدار بوون لەوێ، و ڕێژەیەکی باشی ژنشی تێدا هەبوو. و بۆ خۆشمان ئێمە وەکو پەیڕۆ و بەرنامەی کارکردنمان کاری هەلە لە پێشینەمان بابەتی ژنانە. ئێمە چۆن بتوانین ژنان بتوانن لە چارچێوەی بەرەی تێکۆشانی دیموکراسی مافەکانی خۆیان بەدەست بێنن. یعنی ئەوە کاری هەرە لە پێشینەی ئێمەیە، ئێمە بتوانین لەسەری کار بکەین.